لە هەرێمی کوردستاندا مەودایەکی فراوان لە نێوان جێبەجێکردنی یاسا و بڕیاری دادگاکاندا هەیە. بەو پێی یاسا و دادگا بە تەواوی بووەتە ئەو تۆڕی جاڵجاڵۆکەی کە تەنها لاوازەکان دەگرێت، چونکە دادگا هەرزوو کەیسی مولازم فەرامۆشی یەکلایی کردەوە و بە 6 مانگ زیندانی سزایدا. لە دوای تەواو بوونی سزاکەشی ئەو ئەفسەرەی هاتوچۆ ڕایگەیاند کوردستان بووەتە زیندانێکی گەورە. من لە زیندانی گەورانی سلێمانی و گرتن و گواستنەوەی سلێمانی ئازاد دەبم، هەرچەندە من لەگەڵ ئەوەیانی موشەی ئازادی و یاخود بڵین ڕزگاری بەکاربێنم، چونکە من پێم وایە من بەس شوێنە گۆڕم لە کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە زیندان و کۆمەلگا وەکو یەشی لێ هاتووە، جیاوازی نەماوە. بۆیە من پێم وایە هەمومان ئێمە زیندانین و جیاوازی نییە لە نێوان زیندان و کۆمەلگایە. لە مانگی شوباتی ڕابردوودا مولازم فەرامۆژ نەجم بە جلوبەرگی سەربازی و لە کاتی دەوامدا داوای لە هاوڵاتیان کرد لە دژی خراپی گوزەرانیان و پێنەدانی موچەکانیان بێدەنگ نەبن و بێنە سەر شەقامەکان. دواتر بە تۆمەتی تەشیر لەلایەن دادوەرەوە بە 6 مانگ زیندانی حکومدرا. ئەوە لە کاتێکدایە کە تەقەکەران و بکوژانی ڕۆژنامەنووسان و بکوژانی خۆپشاندەرانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی تا ئێستاش ئامادەنی بچنە بەردەم دادگا و سەرڕایەوەش لەلایەن دەسەڵاتەوە پارێزگاریان لێ دەکرێت. جێگای شانازین بۆ ئێمە وەکو خانەوادەی شەهیدانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی تا ئێستا دۆسیەکانمان بە کراوەیی ماوە، بەڵام بکوژانی ڕۆڵەکانمان تا ئێستاکان نەگیراون. بەڵام خۆپیشاندەرمان هەیە وەکو بیلال نووری کە 20 ساڵ حکم دراوە و ئێستا لە زیندانی دەورانی سلێمانیدایە. تازە دەستمان لەوە شۆردووە کە بکوژەکانی ئێمە، بەڵام ئێمە داوا ئەکەین کە ئەم دەسەڵاتە بڕوات و نەجاتمان بێ، ئێمە ئەو کاتە خۆمان نەتوانی حەقەکەینەوانە. لە بەرامبەر داکۆکیکردن لە مافی گشتی و بۆ زیاتر فراوانکردنی مەودای ئازادی ڕادەربڕین، لە کاتی ئازادکردنیدا مولازم فەرامۆش مەدالیای ئاڵتوونی کاوەگەرمیانی پێبەخشرا. هاوکات کە سوکاری کاوەگەرمیانیش داوا دەکەن دەسەڵات ئەو ئەفسەرانەش دادگایی بکات کە نیوەی خاکی کوردستانیان بێبەرگری تەسلیم کرد. ئێمە ئەزانین بە گوێرە یاساکانی ئەو یاسایانی کە دانراوە لە ئەسکەریە، ئەو کەسێک کە بەجلی ئەسکەریەوە یاخود بڵێن لە هێزەکانی ئاسایش و پۆلیس و ئەو هێزەکانی تری حکوومەت بێت، داوای ڕاپەڕین بکات ئەزاری نەمە عقوبەی لەسەرەوە و مولازم فەرامۆش عقوبەی خۆی خوارد. ئەو سزا دراوە ئێستا لە دادگایە. ئێمە ئەمانەوێ داواکارین ئەوانەیشی کە خاکی کوردستانیان بەجێهێشت، 150 خاکی کوردستانیان بەجێهێشت لە دادگاکانە دادگایی بکرێن. یاسا و دادگا لە هەرێمی کوردستاندا هۆکارێکی بەهێزی مانەوەی دەسەڵاتی حیزبە دەسەڵاتدارەکانە. بەو پێی بە ئاشکرا بە ناوی یاساوە گەندەڵی دارایی و ئیداری و گرێبەستی نەوتی ناشەفاف ئەنجام دەدەن و بە ناوی دادگاشەوە هەڵمەتی گرتن و سەرکوردکردنی خۆپشاندان و دەنگە ئازادەکان ئەنجام دەدەن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.